وەزارەتی ڕۆشنبیریێکێکە لە وەزارەتانە کە ئێوێ لە ڕووی چاکسازیەوەی دەست پێشخەری بکات و بەبێ ئەوەی جۆدانە ئەوەی خەڵکی شار یا خزمی خۆت یا کەسی خۆت ئەمڕۆ ئەو چاکسازی کە ئەکرێ پەیوەندی بە یاسایەکی تایبەتیەوە هەیە و جێی خۆیەتی دێرەوە سوپاسی برای بەڕێزمان کاکپەرێز بکەین بۆ ئیشەکانی ڕابردووە بۆ فیستیڤالەکانی بۆ میهرەجارەکانی بۆ شەوی یەڵدای بۆ شێوی یەکی بۆ پەپەرۆشی بۆ چاپکردنی کتێب دیارە بە هیممەت و مادی و معنەی وزاری سەقافە بووە بەڵام بە ئەرک و سەلیقەی بەڕێزیان بووە گۆڕانکاریش لە زمانی دایرەکانە ڕوئەدا هیچ مەسەلەن پەیوەندیکی بەشتی شخصی بەشتێکی ناخۆشەوە نیە جگە لە یاسای چاکسازی نەبێ. ئێمە ئەمڕۆ سەردانی هەڵەبجەمان کرد بەڕێز کاک محەممەد فەتاح بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری پێشتری سلێمانی کە ئێستا لە دیوانی وەزارەتە هێنا بۆ هەڵەبجە بۆ بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە. ئاڵوگۆڕی ئێمە لە چوارچێوەی یاسای چاکسازیدایە و پەیوەندی بە ئەوەوە هەیە کە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان دەیەوێت پێشەنگ بێت لە جێبەجێکردنی یاسای چاکسازی حکوومەتی هەرێم کابینەی نۆیەمدا. خۆتان دەزانن پێشتر هەنگاوی یەکەم پێداچوونەوەی دۆسیەی فەرمانبەرانی سەر بە بەڕێوەبەرایەتیەکانی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری بووە. ئێستاش کاری تێدا دەکرێت. هەنگاوی دووەم ئەو بڕگەیەیە کە ئەو بەڕێوەبەر و بەرپرسی فەرمانگانەی کە لە یاساکەدا هاتووە دەبێت خزمەتیان تەواو بێت تا ئەو پلانەی بۆیان دیاری کراوە وەری بگرن و هەر کەسێک خزمەتی تەواوی نوقسانی هەبوو لە یاساکە دیاری کراوە جێبەجێ دەکرێت. هەڵبەتە ئەمڕۆ لە پرۆسەیەکی ئاڵوگۆڕدا دەبین بە حزوری هەمووتان زۆر سپاس طبعاً بۆ هەموو فەرمانبەران کە لێرە ئامادەن. ئەویش ئەوەیە کە من مەهامی ئێرە وەرئەگرم لە بری کاک پەروێز کە هاوڕێی خۆشەویستی خۆمە کە پێشتر هەڵبەتە کاری زۆر باشی کردووە لەم فەرمانگەیەدا و پەلی هاویشتۆ بۆ زۆر کاری هونەری و چالاشی و ئەدەبی. ئێمە زۆر سپاس دەکەین لێرەوە. هەڵبەتە ئێمەش ئەمڕۆ کە هاتوین ئەمە کاری با بڵین وەزارەتی ڕۆشنبیری و کارێکی یاساییە کە ئەم دەور و تەسلیمە ئەکرێت بەو هیوای ئەمە بتوانین تەواوکەری و کارانە بین کە پێشتر کراوە لێرەوە.